تیمەکانی فریاگوزاری لە سووریا و تورکیا لە کەشێکی سەختی زستاندا پێشبڕکێ لەگەڵ کات دەکەن بۆ ڕزگارکردنی ئەو کەسانەی هێشتا لە ژێر دار و پەردوودا ماونەتەوە. وڵاتانی جیهانیش بە شێوەی جیاجیا هاوکاری و کۆمەک پێشکەشی ناوچە کارەساتبارەکان دەکەن. Şu anda 3549 vefatımız. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا ڕایگەیاند 45 دەوڵەت هاوکاری مرۆییان ڕەوانەی تورکیا کردووە. محەممەد شیا سۆدانی سەرۆکوەزیرانی عێراقیش دابینکردنی 3 ملیار دیناری بۆ هاوکاریکردنی تورکیا و سووریا ڕاگەیاند. لای خۆیەوە کۆشکی سپی ناردنی دوو تیمی ڕاگەیاند کارێکیان لە 79 یەکەی فریاگوزاری پێکهاتوون. حکوومەتی چینیش بە بەهای 5 ملیۆن و 900,000 دلار هاوکاری ڕاگەیاندووە کە لە ڕێگەی تیمی پزیشکی و کەرەسەی فریاگوزاریەوە دابینی ئەکات. هاوکات دە وڵاتی ئەندامی یەکێتی ئەوروپا هاوکاری بە پەلەیان ڕاگەیاند و تیمەکانی هۆڵەندا و ڕۆمانیا گەیشتونەتە تورکیا. فەڕەنسا 139 کارمەندی فریاگوزاری ئاسایشی مەدەنی ڕەوانەی تورکیا دەکات. هەروەها وڵاتانی ئیتالیا، هەنگاریا، پۆڵەندا و ئیسپانیاش بەنیازن تیمی فریاگوزاری بخەنە بەردەستیان. هاوکات هەردوو وڵاتی یۆنان و سوید کە پەیوەندیەکانیان لەگەڵ ئەنقەرە ئاڵۆزە هاوکاریان پێشکەش کرد. سوید کە لە مانگی کانونی دووەمەوە سەرۆکایەتی یەکێتی ئەوروپای بەدەستەوەیە نزیکەی 650,000 دلاری بۆ کۆمیتەی نێودەوڵەتی خاچی سوور و مانگی سوور بۆ تورکیا و سووریا ڕاگەیاند. هەروەک بڕیارە سویسرا نزیکەی 80 شارەزای فریاگوزاری سەرەتایی لە تورکیا جێگیر بکات. مەغریبیش بۆ پێشکەشکردنی هاوکاری هەنگاویناوە. جەزایر ڕۆژی دووشەممە 7 تۆن کەرەستە و گروپێکی 89 کەسی تایبەت بە بەڕێوەبردنی مەترسیە گەورەکانی ڕەوانەی تورکیا کردووە. هەروەها تونس 14 تۆن بەتانی و بەرهەمی خۆراکی دابین کرد. سەرۆکوەزیرانی لیبیاش بڕیاری ناردنی تیمێکی 55 کەسی بۆ گەڕان و پشکنین دەرکرد. قەتەر بە دامەزاندنی نەخۆشخانەی مەیدانی و ناردنی تیمی گەڕان و فریاگوزاری هاوکاری تورکیا دەکات. ئیماراتیش تیمێکی هاوشێوەی ڕەوانی سووریا کرد و 13 ملیۆن و 600,000 دلاری بۆ هاوکاریەکان تەرخان کرد. هەریەک لە ئێرلەندا، ئۆکراین، رووسیا، هندستان، ژاپۆن، ئیسرائیل، ئێران بە ناردنی تیمی فریاگوزاری و هاوکاری بەشداریان لە هاوکاریەکانی تورکیادا کردووە. هەروەها ئێران جگەل لە تورکیا هاوکاری سووریاش دەکات.